الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إمان داران و خواناسانی زۆر بەڕێز، الحمد لله گەیشتینە کۆتایی مانگی پڕ بەرەکەتی ڕەمەزان لە شەوانی پڕ قەدر و پڕ بەرەکەتی قەدر و بەرەکەتین، شەوانی لەیلەتول قەدر، ئەو شەو پڕ بەرەکەتانەی کە موسڵمانان جمەیان دێ لە مزگەوتەکان، ماڵەکان ئاوەدانن بە زیکر و قورئان خوێندن و یادی خوای پەروەردگار. داواکارین خوای پەروەردگار لێمان قبوڵ بفەرمێ بە ڕەحمەت و میهرەبانی خۆی، و ئەم ڕۆژان و ئەم شەوانەی کەوا لە بەردەممانە ماوە، ئەم دەرفەتە زێڕینە پەروەردگار لە گوناهەکانمان خۆش بێ و توێشەبەرەی قیامەتمانی لێ پڕکەین و ڕەمەزانمان بە دڵێکی پاک، بە زمانێکی پاکەوە بەویستی خوای پەروەردگار ڕۆژوەکانمان گرت بێ و قیام اللەیلەکانمان جێبەجێ کرد بێ. بەڵام ئەوەی کەوا گرنگە با ئاگامان لە زمانمان بێ، چونکە بەهۆی قسەکردنەوە، بەهۆی زمانمانەوە دوو بەڵای گەورە لە بەردەممانایە. یەکەم، هەموو عیبادەتەکانت بەتاڵ دەبنەوە بەهۆی قسەکردنەوە، چاکەکانت دەڕۆن بۆ خەڵکی. بە غەیبەتەکان پەنا بەخوای پەروەردگار ئەم هەموو پاژملەیەی کە باسی یەکتر دەکەین، بە بوختانکردن بۆ یەکتر، بە سوکایەتی پێکردن، بە گوێن و قسەی ناشرین، بە کۆمنتی ناشرین، بە ئیمۆجیەکی ناشرین کە بۆ بەرامبەرەکەتی دەنێری، ئەمانە هەموو لە ئیسلامی ئێمەدا حیسابیان لەسەرە. وەڵڵاهی ئەگەر ئاگامان لە زمانمان نەبێ، ئەم خەرمانی عیبادەتەی کە کۆمان کردەوە لە مانگی پڕ بەرەکەتی ڕەمەزانە لە دەستی دەدەین، دەبین بە ڕەنجەڕۆ بە موفلیس کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە صحیحی موسلیمە فەرموودەکە هاتووە، سەروەرمان فەرمووی: المفلس من أمتي من يأتي يوم القيامة بصلاة وصيام وزكاة. ڕەنجەڕۆ، مفلیس، بێمایە و مایە سوتاو، دەست بەتاڵ ئەو کەسەیە لە ئومەتم کە لە ڕۆژی قیامەتە دێتە حزوری پەروەردگاری. نوێژە هەیەتی، ئەرە وەڵڵا نوێژە فەرزەکانی بە جەماعەتیش کردووە، ڕۆژووی هەموو ڕەمەزانی گرتووە، زەکاتی داوە. وەڵڵا ئەم سێ عیبادەتە مرۆڤ ڕزگار دەکەن. مرۆڤ نوێژ خوێن بێ، ڕۆژ و گر بێ، زەکات بەخش بێ، سەدەقە و خێر و خێراتی هەبێ، ئەبێ ڕزگاری بێوجەگەی بەهەشت بێ. بەڵام بۆ دەست بەتاڵە، بۆ ڕەنجەڕۆیە فەرمووی: وقد يأتي وقد شتم هذا وقذف هذا، هەتا کۆتایی فەرموودەکە. بەڵام کاتێک کە دێ ئەمە لە دنیادا ئاگای لە زمانی نەبووە، چەند جوێنی بە خەڵک داوە، چەند سوکایەتی بە خەڵک کردووە، چەند پاژملە غەیبەتی خەڵکی کردووە و شیفای دڵ و دەرونی نەخۆشی بە غەیبەتکردنی موسڵمانان چارەسەر کردووە. وقذف هذا، چەند قەزفی خەڵکی کردووە. وەڵڵا لە گولە پیسترە بوختان، وەکو چۆن گولەیەک دەنێ بەسەر دڵی یەکێکەوە دەیکوژی، بوختانیش ئاوا مرۆڤەکان دەکوژێت. چەند بوختانی بۆ خەڵکی بێتاوان لە ژنان و لە پیاوان کردووە، چەند تۆمەتی ناڕەوای داوەتە پاڵ خەڵک، چەند کەسی بە گوناهبار و تاوانبار ناساندووە، بەڵام لە لای خوای پەروەردگار فڵان کەس زۆر بێگوناه و بێتاوان بوو. بۆیە بەڕێزان، ئەبینی ئەم کەسە ڕەنجەڕۆیە. بۆیە ئەم عیبادەتی کە لە ڕەمەزانە کۆمان کردەوە با بە زمانمان لە دەستی نەدەین. دووەم بەڵای زمان ئەوەیە، شەیطان لە هەموو شت زیاتر بەهۆی قسەکردنەوە نێوانمان تێک دەدات. لەگەڵ کەسێک هیچ کێشەیەکت نییە، شەریکی مامەڵەت نییە، دراوسێد نییە، ماڵی یەکتریتان نەخواردووە، غەدرتان لە یەک نەکردووە، تەماشا دەکەی ئازاری یەکترتان لە ڕابردوودا نەداوە، کەچی وریان نەبی بە یەک قسە تا مردن لێت دەبێتە ناحەس، یەک قسە وا دەکات تۆ لەگەڵ ئەم مرۆڤەدا تەواو هەموو دۆستایەتی و ناسیاویەکت دەڕوا. شەیطان بەردەوام لە کەمیندایە، بەردەوام ئاگادارە بەوەی کە بیەوێ نێوانی دوو کەس تێکدا، دوو هاوڕێ، دوو شەریک، دوو هاوسەر، دوو ژن و مێردی ڕێک و پێک
پاشان شەیتان بەردەوام لە کەمیندایە نێوانی باوک و ئەولادەکانی دایک و ڕۆڵەکانی تێکدا لە چیەوە بۆت دێ؟ لە قسەوە. یەک قسەیەک جار هەیە تۆ بە مەبەستی ژنت کردووە، بەڵام دەربڕینەکەت گونجاو نەبووە، شوێنی دەربڕینەکە و قسەکردنەکە گونجاو نەبووە، شەیتان ئەم قسەیە دێنێ زۆر بچووکە، بێمانایە، بێمەبەستە، ئەو شەیتانە دێ یەک فوی تێدەکا گەورەی دەکا لە بەرچاوی بەرامبەر، لێی ئەکا بە شاخ و چێوێک لەسەر دڵی بەقەدەر شاخێک قورسە تا مردن تۆی بەرچاو بەردڵ دەکەوێ، هەرگیز ئاشتەوایی دروست نابێتەوە بەهۆی یەک قسەوە. بۆیە ئەم قورئانە پڕبەرەکەتە کە ئەم مانگە مانگی قورئان بوو. لە سوورەتی الإسراء آياتي 53 دەفەرمێ وقل لعبادي يقول التي هي أحسن إن الشيطان ينزغ بينهم إن الشيطان كان للإنسان عدوا مبينا. أي محمد صلى الله عليه وسلم خۆشەویستم ئەم پەیامە بگێنە بە بەندەکانم عیبادی سەیری وردەکانی قورئان کە نافەرمێ عیبادی بە کەسرەی دالەکە یا ئەکەشی لەگەڵە تا ژمارەی پیتەکان زیاتر بێ خەڵکی زۆرتر دەگرێتەوە بە هەموو خەڵکی سەرزەوی بڵێ با هیچ کەسێک لەم یاسایە خۆی دەرنەکە نەڵێ وەڵڵا من بۆم هەیە قسەی توندیش بەرامبەر بە خەڵک بکەم، کەسمانی لێ دەرنەکردووە. بە هەموو ئەو کەسانە بڵێ کە خوایان خۆش دەوێ، کە خۆیان بە عەبدی خوا دەزانن. واللهی ئەم نیشانەیە لە هەر کەسێکەمانە بێ، بەڵگەیە لەسەرەوەی کە خوا لێمان ڕازیە، بەڵگەیە لەسەرەوەی بەدڵ ئێمەش خوامان خۆش دەوێ، بەڵگەیە لەسەر ئەوەی وەڵامی پێغەمبەری نازدارمان داوەتەوە صلی الله عليه وسلم ڕوحم بە قوربانی خۆی و ناوەڕێ بازی بێ. پێیان بڵێ خۆشەویستم بە بەندەکانم بڵێ بە هەر هەمویان یەقول التي هي أحسن، با کەسیەتی خۆیان لیان ببێتە کەسیەتی، با لیان ببێتە شەخسیەت بەردەوام لە کاتی گفتوگۆدا لەگەڵ بەرامبەرە جوانترین وشە هەڵبژێرن. یەقول التي هي أحسن سەیری وردی قورئان کە نافەرمێ حەسەن، ئەحسەن ئیسمی تەفضیلە. قورئان ڕێنماییمان دەکا، پەروەردگارە پێمان دەڵێ کاتێک کەوا لە ناو دڵتا دوو قسە هەبوو، دەتەوێت قسەکە بە بەرامبەر بڵێ دوو قسە لە ناو دڵتا دێ و دەچێ، تۆ بگەڕێ کامیان ئەحسەنە، کامیان جوانترینە، ڕێزدارترینە، شیرینترینە، بەرامبەرەکە دڵی پێی زیاتر خۆش دەبێت، ئەوەیان هەڵبژێرە. بۆیە ئەخشەن لە دینی ئێمەدا حرامە، حەسەنیش ناپەسندە، نابێت تا چاکتر هەبێت چاک هەڵبژێری، خۆ نابێ وشەی زبر و بریندارکە لەگەڵ هیچ کەسێکا بەکاربێنی. تۆ ناتەوێت فڵان کەس پشتی لە زەوی دەی، نەوەڵڵا من دەمەوێت ڕێنمایی خێرت بکەم، لەو خێر و بەرەکەت و ڕاستەی کە لە لای منەوە بە حیسابی خۆم ڕاستم بە تۆشی بگەێنم. ئین الشەیطان یەنزەغ بەینەهم، یەکێ دەپرسێ بۆ خوا ئاوا تەکیدی کردەوە کە پێغەمبەری خۆشەویست صلی الله عليه وسلم ئاگادارمان بکاتەوە، ئاگامان لە زمانمان بێ لە کاتی گفتوگۆدا جوانترین وشە بڵێین، لەبەر ئەمەیە ئین الشەیطان یەنزەغ بەینەهم، والله شەیطان دەیەوێت ناکۆچی بخاتە نێوانتانەوە بەخۆی قسەوە. إن الشيطان كان للإنسان عدوا مبينا، بەڕاستی شەیطان بۆ مرۆڤ دوژمنێکی زۆر ڕوون و ئاشکرایە، بەس قسەیەدا لەبیر ناچێتەوە، ناکۆچیەکە وا قوڵ دەکاتەوە. یەنزەغ و سەیری وشە وردەکانی قورئان کەن. بەڕێزان نەزغ لە زمانی عەرەبیدا بەو دارە تیژە دەوترێت، دوو لە ڕووی جەنابتان یەک بە یەکتان بیسەران و بینەرانی ئەم وتارەش پەرژین بێ، پێی دەوترێت نەقیزە لە زمانی شیرینی کوردیدا، دارێکی تیژە کە دەیکەن بە پشتی وڵاخە، ورگی وڵاخە، وڵاخەکە هەڵدەتیزێنەوە ڕادەکە. نەزغ ئەو وشەیە شەیطان دەیکا بە نەقیزەیەک و بەرامبەرەکەی پێهار دەبێ. نەزغ بریتە لە نقورچگرتنێک لە جسمی ئینسانێک و یەکسە پێی بەرز دەبێتەوە و پێ ڕادەچەنێ. پەروەردگار دەفەرمێ شەیطان ئەو قسەیە دەکاتە ئەو نقورچکە، ئەو داری نەقیزەیە ئاوا فووی پێدا دەکا، ئەیکا بە شاخ و چێوێک لەسەر دڵتا بەردەوام دڵت ناڕەحەتە، لە بیرن ناچێتەوە فڵان کەسی بەرامبەر لەبەر چاو دڵت دەکەوێ. بۆ ئەوەی شەیطان ئەو دەرگایی نەمێنێ، ئێوە هەوڵ بدەن ئاگاتان لە زمانتان بێ. بۆیە پێغەمبەری سەرۆرمان صلی الله عليه وسلم وەکو لە صحیحی بوخاری موسلیمە هاتووە دەفەرمێ من كان يؤمن بالله واليوم الآخر فليقل خيرا أو ليصمت. هەر کەسێک ڕاست دەکا ئیمانی بەخوا بە ئەڵڵا هەیە،
هەر کەسێ ڕاز دەکا بڕوای بە قیامەت هەیە با نیشانەکەی ئەوە بێ فەلیەقل خەیڕەن با خێر بڵێ، یان ئەگەر خێری بەدەمانایە با بێدەنگ بێ لە شوێنی گونجاوی خۆیدا. فەلیەقل خەیڕەن، منیش بە جەنابتان دەڵێم لە موتارەدا تو خوا با خێر بڵێن. پێغەمبەر صلی الله عليه وسلم نەیفەرموو فەلیەقل صیدقا فەلیەقل حەقا فەلیەقل عەدلا. ئەی موسڵمانان چی ڕاست بوو ئەوە بڵێن، چی حەق بوو ئەوە بڵێن، چی عەدل و دادپەروەری بوو ئەوە بڵێن، نەخێر چی خێر بوو ئەوە بڵێن، چونکە خێر هەموویانی تێدایە. بەخوا کەلیمەی خێر ڕاستە، حەقە، عەدلە، بەڵام وەڵڵاهی شەر نییە هەموو ڕاستیەک خێری تێدا بێ. نمونەیەکی بەرچاو جاری وایە ئەو قسەیە بە ڕاستی بیڵێ وەکو خۆی، بە حەق وەکو خۆی بیڵێ، دڵی بەرامبەر ئازار دەدا، یان ئەگە خۆی تێنەگا دڵی کەسوکار و ئازیزانی ئازار دەدا. کەسێک منداڵێکی هەیە خاوەن پێداویستی تایبەتە، چەند ناخۆشە ڕاستە و ڕاست وەکو خۆی بێ پێچ و پەنا بڵێ فڵان کەس ئەو منداڵەکەت کەڕولاڵە، ئەو منداڵەکەت کوێرە، منداڵەکەی قاج ناگرێ بڵێ منداڵەکەت ئیفلیجە، باشە بۆ ئەم ڕاستێ بڵێ؟ ئەی چی بڵێم؟ فەلیەقل خەیڕەن، سەروەرمان صلی الله عليه وسلم فەرمووی خێر بڵێ، قورئانەکەش فەرمووی ئەحسەن بڵێ، حەسەنیش مەڵێ، ڕاستیەکە مەڵێ، خێرەکە بڵێ. مەڵێ منداڵەکەت کەڕولاڵە، بڵێ منداڵەکەت ناگۆیە، منداڵەکەت نابیستە، مەڵێ نابیناشە بە کوێر، بڵێ دڵبینە، بەخوا ئەو نابینایانە دڵبینن، دڵبین وشەیەکی جوانترە. وەڵڵا ئەگەر چاوی من و تۆ زۆر جار هەڵە دەکات دڵی ئەو هەڵە ناکە. مەڵێ منداڵەکەت کوێر بووە، نا منداڵەکەت دڵبینە، وەکو خوا چاوی لێ وەرگرتوێتەوە دڵی ڕووناک کردووە، یەکسەر ئەو دڵی دایک و باوکە دەگەشێتەوە. یان بە فڵان کەسێک بڵێ فڵان کەسی کوێر، بڵێ فڵان کەسی دڵبین، مامۆستای دڵبین، ئەزانی چەند دڵی پێخۆش دەبێت. بۆ ئەم خێرە ناڵێ. بۆ بە کەسێک دڵێ ئەوەی فلیج بووە، قاج ناگرێت، ناڕوا خۆی گەورە بەوە سەری کردێتەوە بە ڕووداوێک، بڵێ زەمینگیر بووە. جارێک خوشکێک کە شووی کردبوو بە کوڕێکی گەنج کە بە ڕووداوێک قاچەکانی کاریان نەدەکرد، وتی بڕوا بکە مامۆستا، یعنی بەو پەڕی ژیانمان خۆش بوو، من لەگەڵ مێردەکەمان ژیانم تێک نەدا، بەس یەکێک پێی وتم، وتی ئەوە مێردەکەشت ئیفلیجە؟ وەڵڵاهی تا ئەو کاتە هەستم بەوە نەکرد بوو مێردەکەم ئیفلیجە کە قاچی نییە. یعنی هەر ژیانێکی زۆر سادەمان بەسەر دەبێت، ناخی هەڵتەکاندم بەو قسەیە. باشە بۆ چی پێویست دەکا؟ بەخوا فڵان کەسەکە دەزانی کە ڕەمەزانیش هەمووی بەڕۆژوو بووە و دەشەوەکەی قەدریش لە مزگەوت تا بەیانی دانیشتووە. وەڵڵا چاکەکانت دەڕوا گەر ئاگال لە زمانن نەبێ، بڵێ زەمینگیرە، فڵان کەسی هاوسەرت زەمینگیرە، شەو فروشەیە خێرە، بەڵام بۆ دەڵێ ئەگە بیشێڵێ بۆ دەڵێ ئیفلیجە، بۆ دڵی بەرامبەرەکەی پێ ئازار دەدەی. بەسەراتێک هەیە ئەڵەن کابرایەکی پیاوانەی ژیر و بە ئەزمون و خاوەندەرک و دیوەخان، ئاخر بەخوا حەیفە میوانی هەموو کەسێک بی. کابرا ئەم سیفەتانەی تێدا بوو، پیاوێکی پیاوانە وەکو جەنابتان، ژیر، زۆر عاقڵ، بە ئەزمون، پیاوێکی دنیادیدا، خاوەندەرک و دیوەخان و نانخۆش. دۆستێکی هەبوو، دۆستەکە دڵبین بوو، چاوەکانی لەدەستدا بوو، بەینیان زۆر خۆش بوو، خۆشی دەویست. شەوێکیان کە تاریکە شەو بوو، ئەم دۆستە براکانی کە سوکاری ئەوارە هێنان ماڵی ئەم پیاوە دیوەخان و نان خۆش و نان بدەیە، زۆر بە قەدر و حرمەتەوە پێشوازی لێ کرد. لە کاتی چوونەوەدا کە شەو درەنگانە، بە کوڕەکەی وت کوڕی خۆم هەستە لە خزمەت مامۆستادا بە تا ماڵەوە لە خزمەتیا بە. زانان دەفەرمون ئەم وشانە چەند جوان بوو، لە خزمەت مامۆستادا بە تا ماڵەوەیان. نەیوت کوڕم هەستە دەستی مەلاکوێرە بگرە و وریا بە نەکەوێ، ئەمەیان ڕاستە، یعنی دەستی بگرە خۆ دەبێت دەستی بگرێ، وریا بە نەکەوێت چونکە ئەو چاوی نابینێ تا دەیبێەوە ماڵەوە بە سەلامەتی. بەڵام ئەمانە دڵی بەرامبەر بریندار دەکا، وشەی نابینا و هیچی بەکار نەهێنا. کوڕم لە خزمەت مامۆستادا بە تا دەیگەێنێ ماڵەوە، تا دەچنە ماڵەوەیان، تا ماڵەوەیان. ئەم بەرامبەرە حەز دەکا، ئەمە هەمووی حرمەتە، هەمووی ڕێزە، باسی کەم ئەندامی جەستەی ناکە.
باسی چاوەکانی ناکە، باسی کەوتن و تووشی ناڕەحەتیەکانی ناکە، بە ئەو پەڕی ڕێزەوە دەیدوێنێ. بەخوا ئەوە نیشانەی ئینسانی گەورەیە. هەندێک قسەی حەق و ڕاست برین دەکولێنێتەوە کە ناچار بووی باسی بکەی، هەر باسی مەکە. شتێکە ڕووداوێکە ڕۆیشتووە، مادەم برینەکە قەتماغەیەکی بەستووە، خەریکە وردە وردە ساڕێژ دەبێ، نوکە دەرزیەکی لێ مەدە، دارێکی لێ مەدە، برینەکە مەکولێنەوە. ئەگەر هەر ناچاریش بووی، ڕاستەوە ڕاست سیدقەن وەکو خۆی هەمووی مەجێڕەوە، بەڵکو بەخەیڕن بیکە بەخێر ئەگەر ناچار بووی. دوو نمونە لە قورئانە باز دەکەین، دوو نمونە باز دەکەین، یەکیان لە قورئانە، یەکیان لە صحیحی بوخاریدا. لە قورئانە خۆی پەروەردگار لە سوورەتی یوسوفە لە ئاەتی 100دا دەفەرمێ دوای ئەوەی کەوا یوسوف باوک و دایک و براکانی بینیەوە و بە یەک شاد و شکور بوونەوە، براکانی دانیشتون، دایک و باوکی لەلایەوە دانیشتون، یوسف سەلامی خوای پەروەردگاری لەسەر بێ فەرمووی وەقەد ئەحسەنە بی ئیذ ئەخرەجەنی منە السیجنی، ئای پەروەردگارم باوەگیان چەندە چاکەی بەسەرمەوەیە کاتێک کە بەهانامەوە هاتوو لە سجن ڕزگاری کردم. تەماشاکەن عولەمان دەفەرمون سەیری وردیەکانی وشەی ئەم پێغەمبەرە نازدارەکەن یوسف عەلەیهی السەلام، وتی خوا بەهانامەوە هاتوو لە سجن لە گرتوخانە ڕزگاری کردم، نەیوت لە بیرەکە ڕزگاری کردم. بۆ باسی بیرەکەی نەکرد؟ چونکە براکانی دانیشتون. ئێستا ئەمان ئاش بوونەوە، ئەم گردنی ئازا کردوون، باوکی لیان خۆش بۆ دوعای خێری بۆ کردوون. دوای ئەو هەموو ساڵە لاپەڕەیەکی سپیان هەڵداوەتەوە، بە یەک شاد و شکر بوونەوە. ئیتر وەختی ئەوە نییە برینەکان بکولێنیەوە. بۆیە زانایان فەرموویانە ذكر الجفاء في وقت الصفاء جفاء، لە کاتی مەجلیسی ئاشتەوایی و لە کاتی تەبای و برایەتی و خۆشەویستیدا هەڵدانەوەی لاپەڕە کۆنەکان و کولاندنەوەی برینەکان بەخوا ناحاڵی بوونە. والله کەم سەلیقەییە، کەم زەوقیە، نیشانەی کەم ئەزمموی و کەم عەقڵیە دوو لە ڕووی جەنابتان. وەختی ئەوە نییە ئەم پێغەمبەرە نازدارە سەلات و سەلامی خوا لەسەر یوسف و هەموو پێغەمبەران و پێغەمبەری خاتم بێ صلی الله علیه وسلم کە ئەوانە پێشەوای ئێمەن، دەبێت لەوانەوە فێری قسەکردن بین. باسی ڕابردووە تاڵەکەی نەکرد، باسی بیرەکە، باسی سجنەکەی کرد کە پەیوەندی بە خۆیەوە هەیە. با دڵی براکان و دایک و باوکم ئازاری پێ نەخوا، با برینەکان هەڵ نەدەینەوە. دووەمیان لە صحیحی بوخاریدا دەفەرمێ کاتێک کە وەحشی موسڵمان بوو، وەحشی کە ئیمامی حەمزەی لە ئوحودا شەهید کرد بوو، هاتە خزمەت پێغەمبەر صلی الله علیه وسلم، موسڵمان بوو. پێغەمبەر صلی الله علیه وسلم زۆر ناڕەحەت بوو بە شەهید بوونی ئیمامی حەمزە، ئەو پشت و پەنایە، ئەو مامە دڵسۆزە. سەرۆرمان صلی الله علیه وسلم ڕوحمان بە قوربانی بێ فەرمووی ئەنتە وەحشی، تۆ وەحشی؟ قال نعم، وتی بەڵێ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. فەرمووی ئەنتە قەتەلتە حەمزە، تۆ بووی حەمزەی مامت شەهید کرد لە ئوحوددا؟ یەکسەر لێرەدا سەیری ئەو وردی تەعبیرەی وەحشی حەبەشیکەن، قاتڵی حەمزەیە، بەڵام ئیمامی بوخاری لە صحیحە وشەکانی نووسیوەتەوە بۆی من و تۆ هەتا قیامەت دەرسی لێوەرگرین. وەحشی نەهات بڵێ بەڵێ قوربان، ئەرە والله من بووم کە ئیمامی حەمزەم بەڕمەکە خسمە ناو زائیدەکەوە و لەسەر سنگیمدا و لە پشتی هاتە دەرەوە. قوربان بەڵێ من فەرمانم پێکرا بوو، هندی ژنی ئەبوو سوفیان پێیوتم ئەگەر جەرگەکەیم بۆ دەربێنی و لوتی ببڕی و گوێی ببڕی و ئیهانەی پێ بکەی، من ئازادت دەکەم لە کۆیلایەتی. ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، ناچار بووم بۆ ئەوەی ئازاد بم، مامی تۆم کوشت و جەرگەکەیم دەرێنا و ئاوە ئاوام لێ کرد. نە، ئەمانەی هیچی باز نەکرد. ئەمانە برینەکانی دڵی پێغەمبەر صلی الله علیه وسلم دەکولێنێتەوە. ئەمە دڵی برینی سەحابەکان دەکولێنێتەوە دوای چەند ساڵێکی زۆر. بۆیە وەحشی وتی قەد کانە من الئەمر ما بەلەغەک، ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، بەڵێ ئەوەی جەنابەت پێت گەیشتووە لە دەنگ و باسەکە ئاوا بوو. سەیری ئەم دێڕە زۆر وردە، قەد کانە من الئەمر ما بەلەغەک،
بەڵێ کارەکە بەو شێوەیە بوو کە بە جەنابەت گەیشتووە و ڕووداوەکەت بیستووە، ئیتر باسی هیچی تری نەکرد. بەڵێ من حەمزەم کوشت و وام لێ کرد و ئاوا بوو لەبەر ئەوە بوو. زیاتر برینەکە مەکولێنەوە، بە یەک دێڕ کۆتایی پێبێنە. وەڵڵا ئێمە پەیامە بۆ ڕاگەیاندکارانیش، زۆر جار ڕاگەیاندن دەبینی برینەکان دەکولێنێتەوە. وەڵڵا نەک برین کولانەوە، ئەوێ برینەکە نەزیف ببێ. دوخوا چەند ناشیرینە ڕاگەیاندکارێک ڕێزم هەیە بۆ چاکەکان، بۆ پەیامنێرە تێگەیشتوەکان، کەسێک وا لە سەر قەبرانە، هێشتا جەنازەکە لەوەیە، هێشتا جەنازەکە لە مزگەوتایە و تابوتەکە لەوەیە، کەسەکە باوشی کوژراوە، کەسەکە کوڕی کوژراوە، پەنا بەخوا خێزانەکەی لە ڕووداوێکی دڵتەزێ ناعیبادە بوون، دێتە سەریان بە چ چەکێک تەقەیان لێکرا، سەعات چەند بوو، تۆ لەکوێ بووی ئەو کاتە؟ توخوا ئەوانە پرسیارن. ئەوە نەک برین کولانەوەیە، ئەوە برینەکە خوێنی لێ دێت، تۆ دەتەوێت دەمارەکەی یەکجاری ببڕی و نەزیفی کە هەر چاک نەبێتەوە. دواتر ئەمە هەموو لە سۆشیال میدیادا بڵاو دەبێتەوە، دواتر دەمێنێتەوە حتا مردن. ئەم کابرایە برینەکانیشی چاک ببنەوە، قسەیان پەیامنێرە لە بیر ناچێتەوە، بەردەوام دوای 50 ساڵیکە لێ دەدرێتەوە. بۆیە ئەوانی لە ڕاگەیاندندان وەڵڵاهی قورئانەکە بخوێنن، فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم، بوخاری و موسلیم بخوێنن، فێری ئادابن، فەلیەقل خەیڕەن. برای پەیامنێرم، کاکی ڕاگەیاندکار، بێژەری هەواڵەکان، شەر نییە شتەکان ڕاستە و ڕاست، چی ڕاستە ئەوە بڵێ. پەیامنێرەکە لەوە چێگەشکاتی لێ بکەی لەبەردەمی دادوەرا بڵێ قوربان جەنابی دادوەر خەڵکینە، من لەسەرمە وەکو پەیامنێری ئەم کەناڵە ڕاستیەکان وەکو خۆی بڵێم، یاکە ڕاستیەکان مەگوازەوە، خێرەکان بگوازەوە. ڕاستە تۆ وەکو خۆی باسی دەکەی، وەکو خۆی دیمەنەکان دەگوازیەوە، بەڵام ئەمانە ئەم ڕاستیانە خێر نین. فەلیەقل خەیڕەن. پێغەمبەر صلی الله علیه وسلم کە دەفەرمێ قسەی خێر بکە، ئەمڕۆ بازناکە فراوانتر بووە، شەر نییە بە زمان. تخوا کۆمنتێک مەنووسە کە خێر نەبێ، تخوا بە کۆمنتێک فڵان کەس کە نەدی و نەناسیوتە لە خۆتی مەکە بە ناحەز، زەوی خڕە ڕۆژە شێو بە شێو ناگا، ڕوو بە ڕوو دەگا، لەوە سێ ڕۆژە بچێ بەردەستی فڵان کەس بەهۆی ڕووداوێکی نەخوازراوەوە، ئەو کۆمنتەی لەبیر نەچۆتەوە، ئەو پەنجەیەت مەخەسەر ئەو موبایلە بە خێر نەبێ. باسی ڤیدۆکان دەکا، باسی دیمانەکان دەکا، باسی ڕاگەیاندنەکان دەکا، باسی نووسین دەکا، لاپەڕەیەک مەنووسە لە کتێبێکە لە شوێنەکە کە خێر نەبێ، با ڕاستیش بێ، ڕاستیەکە مەڵێ خێرەکە بڵێ، بزانە خێر لە چیدایە. فەلیەقل خەیڕەن، زۆر گرنگە بزانە لەگەڵ چێ قسە دەکەی. لە صەحیحی بوخاریدا هاتووە دەفەرمێت لە بەدرا کاتێک کە عەباس بەدیل گیرا، ئەنسارەکان لە خۆشەویستیان بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە دەیانزانی عەباس بەنیهێنی پەیوەندی هەیە بە پێغەمبەرەوە صلی الله علیه وسلم، بەڵام ناچار بۆ بێتە جەنگی بەدرەوە. ئێستا بەدیلیش گیراوە، ئەبێ فیدیە بدە، وەکو ئەو خەڵکە خۆی بکڕێتەوە. سەیری وردی وشەکانی صەحیحی بوخاری کەن. چونە خزمەتی ئەنسارەکان مەدینەیەکان وتیان ئیئذەن لەنا فەلنەترک لئیبنی ئوختینا فیداءەه، ڕێگامان بدە ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم، با ئەم خوشکەزایەمان کە عەباسە، ئەم خوشکەزایەمان کە عەباسی کوڕی عەبدولموطەلیبە، با لە فیدیەکەی خۆش بین، با پارەی لێ وەرنەگرین. تەماشاکەن وشەی خوشکەزاکەمان، چونکە قوڕەیشیەکان حتا باوکی پێغەمبەر صلی الله علیه وسلم ئەوانەی مەدینە خاڵوانیان بوون، حتا کە عەبدوڵڵای باوکی پێغەمبەر صلی الله علیه وسلم کە پێغەمبەر لەسکی دایکیا بوو چوو بۆ مەدینە و لە ڕێگا وەفاتی کرد، چوو بۆ لای ماڵە خاڵوانی. سەیری ئەدەبی سەحابەکانی پێغەمبەر کەن صلی الله علیه وسلم. ئاخر بۆیە ئەو سەحابانە ئەوەندە گەورن، بۆیە ئەو مەدینەیە ئێستاژ ئاوا پڕشنگدارە، ئەم زاتانەی لێبوون. لەبەر دڵی پێغەمبەر صلی الله علیه وسلم وتیان خوشکەزاکەمان، سەیری کە ناوت ئیئذەن لەنا فەلنەترک لعەمیکە فیداءەه، قوربان لێمان گەڕێ با عەباس کە مامتە ئێمە لە فیدیەکە بیبورین و وازی لێبێنین. ئەگە بیان وتە مامت، واتە منەتێک بوو لەسەر پێغەمبەر صلی الله علیه وسلم. خۆ واقعان ڕاستیەکەی و حەقەکە و عەدلەکە ئەوەیە بڵێن مامت، مامی پێغەمبەر، بەڵام وشەی مامەکەیان لابرد. چیان لە شوێندانە؟ ئیبن ئوختینا، کوڕی خوشکەکەمان، خوشکەزاکەمان بە کوردی خۆمان، خوشکەزاکەمان، یعنی ئەگەر تۆ ڕوخسەت بدەی و عەباس عەفوکەین، ئەوە منەتی تۆ لە سەرمانە ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم.
ئەگەر بە پێچوانەوە بیان وتە مامت ئەوە یعنی ئێمە منەتمان لەسەر تۆیە ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ناخێر لەوەدایە ڕاستیەکە ناڵێن مامت وشەکە دەگۆڕین بە خوشکەزاکەمان لەبەر ئەوەی کەس منەتی لەسەر پێغەمبەر نەبێ صلی الله علیه وسلم و منەتیشی نییە پێغەمبەری خوایە منەتی لەسەر هەمومانەیە و چاکێ بەسەر هەمومانەوە هەیە بەڵام پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمووی لا تدعون منه دیرهەمەن نا والله لەگەڵ ئەو خەڵکە فەرقی مەکەن والله یەک درهەمی لێ خۆش مەبن ئێمە نابێم ئیسلامەتیە بکەین بە خزمێنە و نەسەب و حەسەب و فڵان و بنە ماڵە ئەو کاتەوای لێدێ بەس فەقیر و هەژارەکە تێدا دەچێت ڕۆحم بە قوربانی خۆت و ڕێبازت بێ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەمڕۆی ئەم ئومەتە ئەم خەڵکە ببینە بەخوا بەس فەقیرە بێ کەسەکە تێدا دەچێت و باجەکە دەدا ئەوەی خزم و بنە ماڵە و حەسەب و نەسەبەکەی هەیە وەکو بەرزەکی بانان بۆی دەردەچێت بەڵام تۆی گەورە تۆی ڕابەری ڕاستەقینەی تا قیامەتی و مرۆڤایەتی و ئێمە فەرموود لا تدعون منه دیرهەمەن نا وەڵڵا درهەمێکیش لە عەباس خۆش مەبن وەکو ئەو خەڵکە حیسابی وە بکەن ئەم زمان پاراستنە زۆر گرنگە ئەم خێرە زۆر گرنگە کەسێک دەعوەتت دەکا ڕەفزی دەعوەتەکەی دەکەی ئەڵە فەرموو لە خزمەت تابین بۆ نان خواردنێک لە ماڵی ئێمەی دەتوانێت ڕاستەوە ڕاست بۆی نایەم بۆم ناکرێ ئێمە ڕاستە بەڵام ئەمە بەکارمەهێنە فەلیەقل خەیڕەن بڵێ جەنابەت دەتوانی ڕوخسەتم بدەی مۆڵەتم دەدەی کارێکی گرنگم هەیە بچم بە کارەکەم ڕابگەم تخوا ئەمایان جوانتر نییە ئەویان ڕاست بوو نایەم یعنی بۆم ناکرێ بەس ئەمایان خەیڕەن ئەگەر جەنابەت ڕوخسەتم بدەی گەورەی بنوێنی وەڵڵی کارێکم هەیە بەڵکو بە کارەکەم ڕابگەم کەسێک چۆ دەخواز بێنی ئافرەتەکە چەند ناشرینە کاتێک کە ڕەفزی دەداتێ ناتوانە شووی پێ بکە بڵێ یا ئەوە چییە من ڕەفیقی ئەوم نە بڵێ وەڵڵاهی فڵان کەس داوای لێبوردن لێ دەکەم هەز دەکەم جەنابەت کەسی شیاوتر لە من هەیە بۆ تۆ کەسێکی زۆر بەڕێزی دینداری بنەماڵەی زۆر بە حورمەتی بەڵام وەڵڵاهی من وا هەز دەکەم لە من شیاوتر قابل بە تۆیە یان عوزرێک بێنێتەوە بڵێ شارەکەی تۆ دوورە لە شاری منەوە منیش باوکم غەریبیم دەکا و نازداری باوە و دایە و براکانم و خوشکەکانم حەز دەکەم لە پەنا ماڵی ئەوانەوە بم با دواتر گرفتاری بۆ تۆ دروست نەبێ ناڕەحەتیت بۆ دروست نەبێ ئەم عوزرە جوانە لە شوێوەی بڵێ من شایانی تۆ نیم چۆن قسەی وا دەکەیت چۆن خوازبێنی من دەکەی جا من و تۆ ئەمانە دڵ بریندار دەکەن با ڕاستیش بن با جیاوازیشتان زۆر بێ با شایان بە تۆش نەبێ سەروەرمان فەرمووی فەلیەقل خەیڕەن نە بە زمانت بەخێر بگەڕێ داوای لێبوردن لێ دەکەم ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێشتر داوای لێبوردن لێ دەکەین ئەی پەروەردگارە وەڵڵاهی قورئانەکەی تۆ لەم مانگی ڕەمەزانەدا دابەزی فێری ئەحسەنی کردین کەچی ئێمە زمانمان زۆر جار ئەوانەی کە خەڵک زۆر بە دینداریان دەزانێ ئەڵە فڵان کەس بەڕاستی لەسەر دینی ئیسلام بە جوابە هەموو قسەیەکی دەڵێ خەنجەر و گولەیە والله خۆیان تۆ وات فێر نەکردین قورئانەکەی تۆ بەردەوام پێوتین ئەحسەن با جوانترین وشە بەدەمتا نابێ داوای لێبوردن لێ دەکەین ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێک کە ئێمە زمانمان بریندارکەرە برینەکان دەکولێنێتەوە برینەکان ساڕێژ ناکە خەتای تۆ نییە تۆ فەرموود فەلیەقل خەیڕەن ئەوە ئێمەین بەداخەوە خێرمان بەدەمانایە تکا با خێر بڵین با خێر ببیستین و خێر بڵاو بکەینەوە داواکارم لەخوای پەروەردگار یا الله بەڕەحمەت و میهرەبانی خۆت تاعەت و عیبادەتی ئەم مانگی پڕ بەرەکەتی ڕەمەزانە لێ قبوڵ کردبین ئەمە ئاخر هەینیە لە وتارەکانی مانگی پڕ بەرەکەتی ڕەمەزان یا ڕەبی خوا لێت قبوڵ کردبین یا ڕەبی خوا تاعەت و عیبادەتەکانمان لێ قبوڵ کەی لە کەم و کوڕیەکانمان ببووری یا ڕەبی خوا خەرمانی عیبادەتمان بەهۆی زمانمانەوە نەسووتێ یا الله ئەم زمانەمان فێری خێر بێ لەسەر خێر وتن ڕابێ یا ڕەبی خوا لە خێر لا نەدا خوای پەروەردگار بەهۆی زمانەوە تاعەت و عیبادەتمان بڵاو نەبێتەوە بەهۆی ئەم زمانە و قسەکانمانەوە خوا تاعەت و عیبادەتمان نەڕوا بۆ خەڵکانی تر و ئێمە مفلیسی قیامەت نەکەی یا ئەرحەم الراحمین یا ئەرحەم الراحمین داوا لێ دەکەم بەهۆی زمانمانەوە بەهۆی قسەمانەوە شەیطان نەمانکا بە ناحەزی بەرامبەرەکانمان کەس دوژمنمان نەبێ کەس ڕقی لێمان نەبێ یا ڕەبی خوا خێر بین بۆ خۆمان خێر بین بۆ دەور و بەرمان خێر بین بۆ کۆمەڵگای موسڵمانی کوردستانمان یا ڕەبی خوا ئەم وڵاتە قسەی خێری تێدا بکرێ ئەوانەی زمانی خێریان هەیە ئەو ڕاگەیاندنەی خێر بڵاو دەکاتەوە یا ڕەبی خوا موفەقیان کەی هیدایەتی هەموو لایەکمان بدەی
ئەوانەی بەخشندە بوون لەم مانگی پڕبەرەکەتی ڕەمەزاندا یا ڕەبی خۆی هەزاران ئەوەندەیان زیاتر پێ بەخشی دەرگای ڕزق و ڕۆزی فراوان لە هەموو لایەکمان بکەیتەوە. آمين 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 والحمد لله رب العالمين.